لەوەرزی دووهەمی بەرنامەی ئاوازی سەهاوی ئەم جارەیان لە باکوورم، لە ڕۆژاوا، لە ڕۆژهەڵات و لە باشوور بۆ ناساندنی موزیکژەنە بەهرەمەندەکانی کورد. شاخێکی بێپایان جوان، 8 مانگ لە ساڵەکە بەفر، خەڵقێکی یەکجار میێوان دۆست، هونەرێکی زۆر ڕەسەن. ئەم جارەیان هاتوومەتە شاری جۆلەمێرگ یان هەکاری کە گروپی مۆسیقای جۆلەمێرگ کۆلێکتیڤتان پێ بناسێنم. لەگەڵ ما بن. جەماعەت یەک ساردە بەس یەک ئێنەرژیەکیان هەیە. Ortak serkerasi hay hay memo ortak serkerasi şaro memo ortak serkerasi hay hay memo dai korabunen yasi şaro memo dai korabunen yasi hay hay memo dai korabunen yasi şaro memo dai korabunen yasi hay hay memo memur Diyarbakır şaro memo memur Diyarbakır hay hay memo memur Diyarbakır şaro memo memur Diyarbakır hay hay memo bi ali barek şekil şaro memo زۆر ساردە. hay hay memo ve ali barek haylo ya gel yavaş kala haydi gel ya kenara haylo ya hay khibet çaren haydi haydi elbim bedoy haylo ya hay khibet çaren haydi haydi elbim kharem haylo ya hay gel yavaş kala haydi haydi gel ya kenara کاک ئەنوەر لەگەڵ کاک ئیمرا ئەرێ باوکو ئەم جۆغرافیایە زۆر ساردە بەڵام زۆر جوانشە وەدەها لەوە ساردتر نییە وەنیە. ئیمراجان من بە تۆ دەست پێ ئەەکەم. گروپە جۆلەمێرگ کۆلێکتیڤ گروپێکی زۆر تایبەت لە شاری جۆلەمێرگ کە ئێوە دوو کەس ڕۆڵێکی گرنگتان بینی کەم گروپە دروستکەن. چاوە ئەم گروپە جێبوو لە جۆلەمێرگ؟ مامۆستا ئەم ڕۆژێکی ستودیۆی ڕنیشتووی بوون ئەس هەواڵێ من ئیلهان و شیار مەگۆ سترانێت مەین جولەمێرگێت بەز دەربن یانێدی دیار نابن مەگۆ ئەم دە سترانێت جولەمێدی بن ئاردیدا دەرەخینین فۆلکلۆری تایبەت دەرکەن و جایدی زیند بکن بلا چ کەس بیر نەکەتن مە سترانەی یەکێ چەلێ بەرچەڵان وەسا چێکی و هەواڵێت من یەت موزیسیانێت جولەمێرگی ناومەدا بەرادەرانجی هەموو موزیسیانن هۆنەرماندت داواتوانن گروپە جۆلەمێرگ کۆلێکتیڤ هاتنە ناو یەک هاتنە لەگەڵ یەکا بوون. یعنی نزیکێ 15 هونەرماندا ئەم هەمە هاتن دەویەک مە چەلێ بەرچەلا چێکی و مە گۆ ناوێ مەژی بلا بیتە کۆلێکتیڤا جولەمێرگ تۆژی 30 ساڵە هونەرمەندی کارت کردووە. نا خەباتە من زێدە سەر زمانی کوردیە سەرهاتیت مەیت بەرێ cihê Colemêrgê yani bajarekî zef mezine zengîniya wê xwarina wê girina wê belê belê serhindê niha em Colemêrgê de dengê xwe derxînin bû derve bo hema aliyê dunyayê daxwazî jî çi ye tu zanin bira çarnewarê dunyayê jî insan bê coğrafiyê vê zengîniyê ئیشاڵا دەخواشیژی چێ بێت ئەم نووساغیەژی هەواکەی زۆر جوانە بە زۆر ساردمان بچین گوێ لە کۆمەڵێ پەرفۆرمەنسی تایبەتی ئێوە کە بۆ من تەرحەسر کردووە گوێمان لێرێ باش بەرمکەرم.
çok deymane benim alemin degiyane من چخو جانه های چخو نبلا و بی دیمانه من ماله من دگیانه من چخو جانه دست من پاقنات بی دیمانه من ماله من دگیانه من چخو جانه دب خیرا با بیت دیمانه من ماله من دگیانه من چخو جانه من ماله من دگیانه من چخو جانه رستان دست نزانا دیمانه من ماله من دگیانه من چخو جانه چخو ناگه یرت ملانا دیمانه من ماله من دگیانه من چخو جانه چخو میره به زنان دیمانه من ماله من دگیانه من چخو جانه رستاده تدجنا دیمانه من ماله من دگیانه من چخو جانه چون ناگه ندگازنا دیمانه من ماله من دگیانه من چخو جانه های چخو 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 دیمانه من ماله من دگیانه من چخو جانه های چخو 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 دیمانه من ماله من دگیانه من ماله من دگیانه من چخو جانه های چخو 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 دیمانه من ماله من دگیانه من چخو جانه کاک ئەنوەر ماست گۆشت بچێک تیژی سەوزە ناوی ئەو چییە؟ بله دوغا با اوه ئەوە تایبەتە بە جۆلە بله اوه زاد جولامرگیه باشە اوه زاده دو شکلیت بهنه شکلک هسکت گوشت تخن ناف شکل جی ام بیجنه وانه کپتک لەم هەوای ساردا سەری دەرەوە کاک بەفریەت گەلێک بەڵێ. خۆشە کاک ئەنوەر موزیکا گروپا ئێوە کە من گوداری ئەەکەم زۆر سادەیە بەڵام زۆر ئۆسنتیکە زۆر پێناسێکی هەیە ئۆریجیناڵە کوردیە ئۆکەی وە تایبەتە بە جۆلەمێرگ وابزانم ئەم مێلۆدیانە ئەو مێلۆدیانەی ئەو سترانانە تایبەتن بە ناوچەی جۆلەمێرگ مێ زۆرتر بۆم باسکەین ها موزیکا جولامرگ قدیمیه کهونواره یعنی ام چی بیجن قیاسی 10,000 سال او موزیک دست بکریه وجهی گلک قوم هاتینه چوینه جولامرگی دا یعنی ام لوان بیجن اورارتوان بگیره آسوریان بگیره یعنی یزیدی و falan بگه او نه همه جولامرگ در کتینه
bir şekilde yani müzika Cülemirg Serhat-ı Cülemirg yet kadimine cehdamayın ama pişti ve zamanı pişti ve demek ki internet teknoloji derken müzikama hiç baş ver çok. بەڵام ئێوە تەنێ موزیکا جۆلەمێر چێ دەکەن یان موزیکا بێژین باکوور یان بەگشتی کوردی Gişti Kürdiyan çetkin ama naha kolektif müzik tev sen müzika Cülemirg folklorik. ینی فۆکستان لەسەر ئەوە Bəli. تەرکیزتان لەسەر ئەوە Zede se folklorik yani müzika Cülemirg ya folklorik ئۆکەی با خواردنەکەمان سارد نەبێ caran jî bəli. زۆر زۆر Ama germ tez xarine çıkıyor sarmın ve tefar. وایە وەرمە. Bəli. موسا یەکێک لە ئەندامانی زۆر چالاک و بەهەستی گروپی جۆلەمێرگ کۆلێکتیڤە پەنجەیشی بەخوا شیرینە ئێمراجان لە ستودیۆی ئێوەین ئەرێ ستودیۆیەکی زۆر جوان گەلێ ساڵ. خۆتان دروستان کردووە خۆت و دوو براکەت و باوکت ئەرێ ڕاست وەنیە؟ ئەو دەر خراپە بوو ئۆکەی ئەز و بابێ خو برای خو ما ئەو دەر و لەسەر باش ئەژین ماڵەکەتان لەسەر وایە ئەرێ ئەرێ سەرێ ماڵامە هەیە ئەم ستودیۆیە زوو بە زوو کۆ دەبن ینی لە هەفتە لە مانگا چەوە بۆ گروپ ینی گۆرە سترانی أوكي. ئەم کۆم بن وێری تێنە هەواڵان ئەرێ گەل هەواڵێت جولەمێر کۆلێکتیڤ کۆمپۆزیتۆرە گروپ ئەرێ. وەکو ئەرنجەر و کۆمپۆزیتۆر ڕاستە باشە ئەزی. شتێکێک ویستت پیشانی من ئەرێ لەگەلێک ئینترستان هەفتیا چووی مامۆستە سترانێک کێڤنار دبێژن دەنگبێژی وەکو دەنگبێژە ئەرێ کێڤناریەت جولەمێرگی مقایدێک هەلگرت بوو ئەس هەستکم تژی گوفتار بە باشە واو ئۆکەی یعنی ئەو سترانبێژە کەڤن دەهێنیتە ستۆدیۆ دەنگاوان تۆمارەکەیکە وەکو ئارکایڤێک بمێن ئەرێ ئەم تنێ سترانە نابێژن مامۆستە ئۆکەی ئەم چیرۆکێتوان دەرخینن پەیداتکن ئەم نۆتایەتوان دنویسن دەنووسێنن ئەرێ سترانێت پاشێژیت بێژن وان کەنە ئارشیف یعنی واسا کۆم بکەن ئێوە هیچ سپۆنسەرێک باڵپشتێک کەس نا کەس نین هەر خۆتان ئەرێ ئەم هەمە بخەن ئەزۆ هەوالێت خە با بچمە لای موسا تۆ ئەندامە ئەم گروپەی کەمان لێ دەدەی 4 ساڵ لەوان لە موزیک هەدا موزیک لەوان کەمان خوێن بەس نەتەنێ کوردی یان تورکی تۆ کلاسیکی ئەوروپیژی لێی بله مامۆستا من زانگۆ باژارێ وانێ بێشا موزیکێ 4 ساڵە لە کەمانێ خواند زانیاریان من لەسەر کلاسیکال موزیکێبی بەلێ ئەز سترانێ خوایت کوردی یە جولەمێرگێژە لێ دخم لێ دەخی وەکە بەلێ بەڵام کلاسیکژی لە کلاسیکا ئەوروپیشی مۆزارت و دووستران بێژە ئەف گروپ کاک شیار لەگەڵ کاک ڕێدوان من لە ناو بچێک خراپم ئێوە گەلێک سوپرایز بووم کە نەتەنێست گۆرانی بێژن ئێوە هەردووانتان لە دیار بەکرد لە موزیک دەنگ خوێندووە هەڵک موزیک وەکو لە تورکیا ئەڵێن تورکیش هەڵک موزیک و تورکیش سانات موزیک ئەبێتە مۆسیقای کلاسیکی تورکی تۆزێ باسی ئەوەم بۆ بکەن مەژێ ئامێدێ باژێر ئامێدێمە زانگۆەوێ لەسەر دەنگی مەخواند ئافرین وێرێ موزیکا تورکی یا سانات موزیک مەخواند بەلێ ئەسلێمە لە جولەمێرگی سترانە جولەمێرگی ئەو ڕەنگا گەویامەدا دەنگێمەدا ئەمێژی بکەن سترانێت کوردی واری ئەم دەخوێنمە کۆمامەدا بەس شتێکی گەلێک ئەوە بوو هەردووانتان گۆرانی بێژم بەس گەلێک بە دەتەنیشتی یەک گۆرانیتانەوت و
و زۆرش دڵخۆش بوون کە پێکەوەن لە سترانبێژ بۆ سانیە سترانبێژ ئەژێ من سۆلیستم بەتەنێ نێمە دەبین کۆلێکتیف وەک هەفجارم هەواڵێت خوا هەموو سەر یەک قەلەمان بەرەفکەن ئەم یەک زمانن ئەم هەموو یەک زمانن ینی زمانێ ما و حرەکەتێت ما و ئەو بێژە من ئارتیستم من وەکو فامیلیە کرد وەکو فامیلیە وەکو فامیلیە وەکی ماڵبات هەر بژی هەموو ژیانامەژی گەلێک با تۆزێک زۆرتر گوێ لەو موزیکا بگرین جارا دلا جارا دلا جارا دلا جارا دلا لی جارا دلا یا جارا دلا یا جارا دلا جارا دلا جارا دلا وين قلت جارا دلا جارا دلا وزنك أغلى عليك جايب لجراد لو جراد لو Çeli berçelan bilinde heylona ve melo Çeli berçelan bilinde heylana temelo Uçan se xoş günde heylana ve melo Uçan se xoş günde heylana temelo Temu mıktarı günde heylana ve melo Temu mıktarı günde heylana temelo برچلان دریجه هیلالا و ملا چلی برچلان دریجه حیرانا تملا طالم حوقا میشه هیلالا و ملا طالم حوقا میشه حیرانا تملا کوچان سدار کشه هیلالا و ملا کوچان سدار کشه حیرانا تملا چلی برچلان شینه هیلالا و ملا چلی برچلان شینه حیرانا تملا طالان مهوما هینا هیلالا و ملا طالان مهوما هینا حیرانا تملا کوچان سیدار دینه هیلالا و ملا کوچان سیدار دینه حیرانا تملا چلی برچلا بلنده هیلالا و ملا چلی برچلا بلنده حیرانا تملا چلی برچلا بلنده هیلالا و ملا چلی برچلا بلنده حیرانا تملا کاک ئەنوەر چاوانن خێر باشن ئەبێ وا بکەین ئێوە چۆنن باشن بژیگیان کاک ئەنوەرگیان سترانی گورگۆ زۆر تایبەتە بە ناوچەی جۆلەمێرگ ینی چیرۆکێکی زۆر جوانیە کە بۆ منت باس کرد ڕاست ئێستا مەوێ باسی بکەی بۆ من بۆ بینەرانم بەێ گورگو خورتێکە جوان هەژدە ساڵ بووە
Zozana Mendinye Gundi Xezekyan Bajarı Culemirge ev serhati qevmtiye. Gurgun sagiye ke ne baştı gere. Ve demi van aliyan ve bajare Lukman Hakim Derman tüne bune. Doktor ne bu? Ne bu? Bu zamanı Derman Hakimiyet ve cihiye Culemirge. La Musul bu. Musul bu ya. Ve cavı cihe nisagi gerti Mendinye ne kara روج حفت شوان و دمجی عربت نبو طیارت نبون نکاره به نساقیا و جی زیده بد گرگو و ایشاخا و درد خدا قیرین لیتی دیا گرگو را بته درمان دل گرگو دخوش که نبت موصول دیا گرگو سر گرگو و آخیلی ve meteluk eddi beja. استرانی زوری ناوچه جولمرگ و هکاری جی گلک هستکم چیروکی هیا. یعنی چیروکن هیا. زوربی زوری استرانکان چیروکی کفنیان هیا. ونیا؟ هسته. نه باجار جولمرگی yani ciheken mazına. بله. Serhati çiruki Culemirgi pırın. Culemirg tünene çarnavalit ambejin Mezopotamya'yı dahi Başur, Bakur, Ruj Ava, Ormiye ev cihet tev seri ve serikani Culemirg. Hindi serhat yetme zedene emji huneriyame karimeci serhat yetme yetberi no em nemirin neçin em serbexin bu beden dünyayı insan guhdari biket. دست خوش. استگومن بالا جولمرگ بیا. فرمو. Spas. Gurgo